سووتاندنی مزگەوت تەبعەن ئەمە خۆی ئازار ئەگەێنێتە دڵی هەر تاکێکی مسلمان ئەوەی مسلمان بێ غەیرە مسلمانش چونکە مزگەوت ئێستا تو ئەم مزگەوتە خوانەکە بێ بیستوێنی چی دەسەڵاتی ئەم مزگەوتە چی هەیە یانی بەڵام ئەم مزگەوتە ڕەمزێکە ڕەمزی ئاشتیە ڕەمزی تەباییە ڕەمزی یەکریزیە بۆ ئیمانداران بۆ غەیرە ئیمانداران بۆ مسلمان بۆ غەیرە مسلمان تۆ مزگەوتە ئیسە بەس مسلمانی سفادی تێیەکە بەڵێ مسلمان تێ و ئێوە جەنابتان دێن ئیماندارن نوێژی تیاکەن بەڵام غەیری ئەمەشتی تری زۆرەیە ئەو مزگەوتانەیە ئەتوانێت ئەم کوردستانە ببینە هەموو ڕەنگێکی کۆکردێتەوە دەی تۆ بێ جمع و جەماعەت و مامۆستای ئاینی تیا دەرکە بزان چی ئەبێتە چی ئەبێتە چی وڵاتێک هەموو شوێنێک مزگەوتی تیا بڕە شوێنە ئاینەکانی ترش ئەگەر بۆ شتی ڕاستەقینە بەکاربێ چکە ئیسلام هاتووە بۆ ئەوەی ژیان پێکەوە بژین مسلمان و غەیرە مسلمان لە ژیانێکی خۆش و باش و چاک و چاکتر بژی لە قورئانش ئاماژە کراوە کێ لەوە زاڵمترە کە مەنعی ماڵ خواکە لە عیبادەت کێ لەوە زاڵمترە کە ماڵی خوا ئەستێنێ کێ لەوە زاڵمترە کە ماڵی خوا ئەڕمێنێ کەس نییە قورئان ئەڵێ کەس نییە لەوە زاڵمتر ئەمە خوا ئەعلانی کردووە لە قورئاندا ئەمجا خوای پەروەردگار ئەو کەسانە شەڕەکە لەگەڵ ئەو کەسانەی کە ئازاری دڵی مسلمانانە دەن بە سووتاندنی ماڵێکی خوا بەڕاستی ئەمە دڵی هەموو مسلمانانی نیگەران کردووە بە تایبەتی ئێمە شەنگال یەزیدیەکان مسلمانان چیان نەکرد بۆیان ئەم کوردستانە ئەوەی مسلمانە چی نەکرد مزگەوت چی نەکرد بۆی کێ داڵدەیدا کێ لەگەڵی بوو کێ هەموو شتێکی کرد ڕاستە خەڵکێک بە ناو ئیسلامەوە شتی کرد بەرامبەری بەڵام ئەوە ناڵین ئەوە حەقیقەت نییە ڕاستەکە ئەیدیمی بخوێنەوە ئێستاش هەر ئەو مسلمانە کۆمەکی لە مزگەوتەکان و هەرکێ لێ ئەقەومێ لە مزگەوتەوە کۆمەکی بۆ دروستەکرێ هەرکێ لێ ئەقەومێ لەو پەڕی دنیا لێ ئەقەومێ لە مزگەوتەوە کۆیەکرێتەوە لێرە بێیان لە وڵاتێکی تر بێ مسلمان بێ غەیرە مسلمان بێ هەر لە مزگەوتەوە بۆی کۆکرێتەوە بۆی ئێمە بڕاستی دڵمان ژانەکە ئێمە نەک لەوێ و لە شوێن لە هەموو کوڕەی ئەرزی مزگەوتێک ئازاری پێ بگەی ئازار بە دڵی ئێمەکە چکە لای ئێمە مزگەوت مقدسە أحب البلاد إلى الله المساجد پێغەمبەرگیانە فەرمی عەلەیهی سەڵات وسەلام لەسەر زەویدا ماڵێک هەبێ قوبعەیەک هەبێ شوێنێک هەبێ پیرۆز بێ لای خوا زۆر بەڕێز بێ ماڵەکانی خوایە یە چۆنە بێت تۆ دەستی پێ بۆی و بێحورمەتی بەرامبەری بکەیت چۆنە بێ بە بەرچاوی هەموو دنیاشەوە لەوەی خەڵکێکی نەفام نەزان بن بەڵام ئەمە نابێت دووبارە بێتەوە بەڵام لە هەمان کاتچە ئێمە مسلمان ئەبێشتی چاک و جوان و باش چونکە خراپە بە خراپە چارەسەر ناکرێت بەڵکو داوا بکەین ئەو یاسا بۆ خۆی سەروەر بێ و ئەوەی کە کردوێتی لەوێیان لەو دیم لە عێراقیان لەنگی لە کوردستان لای خۆمان ئەوە بێ کە دووبارە نەبێتەوە مشتێکی خراپە تێکدانی نێوانی خەڵکیە بەعام مسلمانان و غەیرە مسلمانان خوای گەورە ڕەحمان پێ بکە عاقبەت خێرمان بکە